خاڵی یەکەمی کارنامەی کۆمەڵی ئیسلامی بۆ بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی پەرلەماندا جەختکردنەوەیە لە بەهێزکردنی پەرلەمانی کوردستان لە ڕێگەی کاراکردنی دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردن و چاودێریەوە. کۆمەڵی ئیسلامی پێی وایە لە ماوەی ساڵانی ڕابردوودا یەکێتی و پارتی بۆ مەرامی حیزبی و کەسی خۆیان پەرلەمانیان بەکارهێناوە و کاریان لەسەر ئیفلیشکردنی پەرلەمان کردووە لە کاتێکدا لە بەرژەوەندی ئەوان بڕیاری نەدابێت. هەوڵی ئەوە ئەدەین کە یاسا سەروەر بێت واتە یاسا بۆ هەموو خەڵک وەکو یەکوا بێت نەوەکو بچووکەکان بەریاسا بکەون و گەورەکان لی دەرباز بن. ئەگەر ئێمە دیقەت بین بە درێژایی 27 ساڵی ڕابردوو هیچ کاتێک نەمان بینی بەرپرسێک لەسەر گەندەڵی سزا بدرێت، نەمان بینی لێپرسینەوە لە هیچ کەسێکی مەسئول بکرێ چوونی ئێمە بۆ جێڕانەوەی مافی خەڵکە بۆ سەروەری یاسایە. ئامانجمان گۆڕینی سیستەمی حکومڕانیە و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە لە هەرێمی کوردستانە و ئامانجمانە خزمەت بکەین بە توێژی گەنجان کە توێژێکن بەهۆی سیستەمی حکومڕانی لە هەرێمی کوردستان تووشی نائومێدی و مەویستێکی زۆر بوون. کۆمەڵی ئیسلامی پێی وایە لە ڕێگەی شەفافکردن و سەربەخۆکردنی دەستەی دەستپاکی و چاودێری داراییەوە دەتوانرێت ڕێگری لە دزی و گەندەڵی و بەهەدەردانی داهاتی هەرێمی کوردستان بگیرێت. هەروەها کاندیدەکانی کۆمەڵ جەخت لەوە دەکەنەوە لە ماوەی ڕابردوودا ئەو دامەزراوە و دەستانەی کە ئەرکی شەفافیت لە داهات و بودجیان لە ئەستۆ بووە لە خزمەت حیزب و لە دژی هاوڵاتیانی هەرێم بەکارهێنراون. هەموو ئەو کایانەی کە لیستی کۆمەڵی ئیسلامی بە استراتیژێکی ڕۆشن هێڵی بۆ کێشاوە ئێمە دەمانەوێت بچینە پەرلەمان و لەوێ دەنگێکی دلێر و بوێر بین بۆ هێناندی ئەو ئامانجانی کە کۆمەڵی ئیسلامی لە چوارچێوەی کارنامەی لیستەکەیدا نەخشی بۆ کێشاوە. هەرێم بە دانیشتوانی هەرێمی کوردستان دەدەین کە چاوێکی تیژ بین کە دەنگێکی دلێر بین کە داکوکارێکی سەرسەخت بین بۆ بەرژەوەندی تاک و کۆمەڵگا و هەوڵی ئەوە دەدەین کە کۆمەڵگا مافەکانیان دەستەبەر بکات. وەک کاندیدانی لیستی 194 کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆمەڵی ئیسلامی و کاندیدەکانی لیستی ژمارە 194 پێیان وایە لە ڕێگەی چالاکردنی پەرلەمان و دەستگاکانی چاودێری دارایی و دەستەی دەستپاکیەوە دەتوانن ڕۆڵی کاریگەریان هەبێت بۆ گێڕانەوەی دادوەری کۆمەڵایەتی و لێپرسینەوە و لێپێچینەوە لە بەرپرسانی حکوومەت و وەستانەوە لە دژی ویستی گەندەڵی قۆڕەخکاری دەسەڵاتی 27 ساڵەی دوو حیزبی حکومڕان لە هەرێمی کوردستاندا. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.